بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایق بۆم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ زۆر داوای لێبوردنەکەین کە بۆ 5 خولەکێک بەرنامەکە دواکەوت باسی ڕۆژی ئەمڕۆمان لەگەڵ بەڕێز کاک سەربەست لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگە مەبەستمە لەگەڵ جنابیان لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ گفتوگۆ بکەین گرنگترین ئەو تەوەرانی کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین ئەوەیە کە حەشدی شەعبی لە چەند ناوچەیەک کشاونەتەوە ئایا ئەمە چۆن ئەنجام دراوە و ئەمەوێ بزانم کە ئایا وەزارەتی پێشمەرگە هیچ تەنسیقێکی لەگەڵ کراوە سەبارەت بەم کشانەوانە واروەها ئەوەی گرنگە بەنسبەت هێزی پێشمەرگەی کوردستان و کوردستانەوە ئایا هێزی پێشمەرگە و ئاسایشی هەرێمی کوردستان جێگەی ئەو هێزانە ئەگرێتەوە دوای کشانەوەیان واروە ئەمانەوێ ئەوەش بزانین کە ئایا ئەم کشانەوەیە کە حەشت لەو ناوچانە نامێن کاریگەری ئەبێت کاریگەری نەرێنی ئەبێت لەسەرەوەی کە جارێکی تر داعش لەو ناوچانە چالاکیەکانیان دەست پێ بکاتەوە و هەروەها مەبەستم بزانم کە ئایا ئەمەی کە لە ئێستاە ئەگوزارێت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کەرکووک خانەقین حورمات و دووبستەواوی ئەو ناوچانە وەزارەتی پێشمەرگە تا چەند دەبیری لەوە کردوتەوە کە هاوڵاتیان لەو ناوچانە بەدەست معاناتێکی زۆرەوە ئەناڵێنن و وەکو باسیش ئەکرێت ژیانیان لە دۆخێکی ئەجگار ناخۆشدای و تەنانەت ینی من لە چەند کەسێکی هاوڵاتی خانەقین پرسیارم کردو ئاڵێت بەشێکی زۆری هاوڵاتیان وردە وردە شارەکە بەجێ ئەهێڵن چ بۆ سلێمانی چ بۆ کەلار چ بۆ هەولێر و تەنانەت تایانە بۆ قوبرسیش ڕۆیشتونەوانەی تۆزێ باری مادیان باشە وەزارەتی پێشمەرگە چی بۆ ئەمانەکە چۆن ئەیان پارێزی چۆن دڵنیاییان پێدا بۆ بێگومان ئەگەر کاتیشمایەوە قسە لەسەر ئەوەی پردێ و کردنەوەی ڕێگەی نێوان هەولێر و کەرکووکەکەین جەنابی کاک سەربەست لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگە سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ بکەم وەکو وەزارەت ئێوە تا چەندە ئاگادارن و تا چەندە تەنسیقتان لەگەڵ کراوە سەبارەت بەوەی کە لە ئێستادا باسەکرێت و کشانەوەی حەشدی شەعبیە لا چەند ناوچەیەک بێگومان ئەگەر ناوچەکانی ئاماژە پێ بدەیت شتێکی باشە بێت و خراپ نابێت. gelek spas silav bû te yadgar û bû bînerê Kurdistan 24 rastî çi hemahengî nehatiye kirin ser vekeşana hêzê hejda şeعبî ser van devera û ez bar dikim tiştekî wesa nîne pîşevê ku ragihandinê dat kenalê ragihandinê da tê te behs kirin hindek alûgorê navxwî renge alûgorê hêzê xwe wekî em dizanên diyar e هیکلیت که دی داد رژن هم ناف سپاه عراقی دا هم ناف حزب حشد شعبی دا احتمال اندک آلوگورات لوان حزب بکن جهت و لگ گهورن یان جی فرمانده تو گهورن یان مرجعیت نیو دابنن هر تشتکی نافخویه زیرا تر تشتکی نافخویه وانه چه هماهنگی دیگر وزارت پشمرگی و حریم کردستان نهاتیه کردن و از بارنا کم جه اف بابته وسایه مزم بیتن رنگ اندک آلوگوری توان جهات بیته کرن بس او هست دگل سپای عراقی هر یلوا دورا حتی نکات موجودن باشە کەواتە گەر بابەتێکی ناوخۆیە ئەوەندەی ئێوە خوێندنەوەتان بۆ کردووە و دیراستان کردووە لە وەزارەتی پێشمەرگە بۆچی ئەم هەنگاوانە لەم کاتە ئەندرێن لە کاتێکە هێشتا عێراق لە بەردەم هەڕەشەی داعشدایە از باور ناکم یعنی او وکشان و حزاب وی راده بیتنی کوته تا بحث کردن و اصل خوشی لوان دورا بوشایت زورت هی بوشایت مزنت هی داعش هدی یا پست کویتن و هدی یا خورک تخیته و روش بر روشی رنگ چالاکیت و لشکری زیدتر لیبن سر هێزێت حەشد شەعبی سوپای عێراقی لوان دەڤێت کوردستانی دەروی هەرێما کوردستانê ez باور dikim tiştekî navxwî û alûgoriyek û haziriyek û navxwî ye zêdetir û bi teekîd em piştrastên şindê ku ne Supaya Iraqê û ne hêzet hejda şeعبî jî
نشین وان دورا پارێزن و کنترۆڵە وان دەڤەرا بکەن و ڕۆژ بۆ ڕۆژێ هێزت دیت تروریستی یەت زێدەتر لێتێن و یەخۆڕێک تەخن و زێدەتر یە دەسەڵاتێ بسەر وان دەڤەرادا پەیداتکەن و ئەvە مەترسیەکە لەسەر عێراقی بخۆ بخۆژی و لەسەر هەرێما کوردستانێژی مەترسیە بێگومان ئەف حالەتە حالەتێکی نەیە سروشتیە و حالەتێکی کاتیە و نابیتن وی شێوەی بەردەوام بیتن و ئەگەر وی شێوەیژی بەردەوام و درێژ بوو بێگومان دەرفەتێکا مەزن دێ بۆ داعشێ پەیدا بیت و ژینگەهێکێ بخۆ پەیداکەتن و لێرێ زێدەتر هێزت خۆڕێک بخیت و خۆ پێز بخیتن. باشە کاک سەربەست ینی لە 25/6 هەواڵێک بڵاو کرابەوە ئەمەوێت جەنابتان ینی پشتڕاستی بکەنەوە ئایا وایە یاخودوانیە کە کۆبوونەوەی دووقۆڵی لە نێوان هێزەکانی ئەمریکا و فەرماندەی میحوەری قەرەتەپەی هێزی پێشمەرگە بە ئاگاداری سوپای عێراق بەڕێوە چووە بۆ ئەوەی بۆ نمونە کە حەشد و سوپای عێراق لە چیای هەنجیرە بکشێنەوە و دواتر هێزی پێشمەرگەی کوردستان و ئاسایش جێگەی بگرێتەوە. ئایا ئەمە هیچ چۆتە پێشەوە شتێکی لەو جۆرە هەبووە پێشتر؟ وەزارەتە پێشمەرگەی ئۆگەداری وی بابەتی نەبووە ئەگەر هەندێک پەیوەندی و چۆفپێکەفتن لوی لایە قەرەتەپە یان لایە خانەقینێ و ڕەخێ کەلار و وان جیها بێتەکردنجی پڕاستی دیارە شتە چارچێڤەیەکی دیدا چونکو نەتڕێکە وەزارەتە پێشمەرگەیدا وەزارەتە پێشمەرگەی ئۆگەداری وێ چەندێنینە و چتر تشتێک ژی نەهاتیەکردن چونکو حکومەتە عێراقی ئەس باوەڕ ناکەم دوی کاودانیدا کو هەڤە چەندە هەڵبژاردنت هاتی نەکردن نەشیاینە حکومەتی پێک بینن حتانکە ئالوزیەت سیاسی عێراقی زۆرت مەزنێت هەی ئەس باوەڕ ناکەم کو بشێن وێ کێشێ چارەسەریەکێ بوو ببینن یان بشێن ڕێککەفتنێکێت گەل هەرێما کوردستانی دوی کاودانی و وی سەردەمیدا بکەن حتا کو حکومەتێک بێتە پێکینان عێراقی هەنگی ئەو دێشێن بڕیارێکی هەلویستێکی وەرگرن ئەگەر ئەف جۆرە پەیوەندیە تەنێژی هات بنەکردن پڕاستی معلومات سەرنینن و ئەو پەیوەندیەت ڕەوانینە نسبەتە هەرێما کوردستانی جا ئەگەر هەل لایەنێکی بکەت جی دێچتە توی چارچۆڤێ وەکیت بێژن ڕوویدانێت 16 ئۆکتۆبەرێ و هاوشەوێت وێ دەبن. بەڵێ باشە کاک سەربەست چی بە نسبەت کشانەوەی حەشدی شەعبی لە یعنی لە مووسڵ و تەنانەت لە دەوروبەری شنگالیش جەنابتان پێشتر بەرپرسی میحوەری شنگال بوون شنگال بە نسبەت کوردەوە یعنی جێگەیەکی ئێجگار استراتیژیە کشانەوەی حەشدی شەعبی وا ئەکا کە هێزی پێشمەرگە زیاتر هەیمەنەی لەو ناوچەیە یعنی دووبارە هەبێتەوە؟ کاکی ئۆدگار نوکەژی یعنی حقیقت کێمبوونە هێزت عێراقی لێ دەڤەرێ دێ دەرفەتێ زێدەتر بوو داعشێ پەیداکەتن و چالاکیت خۆ زێدەتر بکەت و مەترسیە لەسەر خەلکێ دەڤەرە شنگارێ پەیدا بکەتن ji ber hindê jî nûke sedê heştê û pênc xelkê devera şingarê yê navkempa dat jîn li Herêma Kurdistanê taybetî li Sinûrê Parêzgeha Duhokê û çi piştrastî bi wan nînin ku bişên vegerne ve cihêt xwe yan heta nûke ewrêk jî nehatîne vekirin yani ewrêka ku bêjin navbeyna kewate bem qiseyî cenabtan bêt kak serbest kişanewî hêzî Iraqî û Supay Iraqî li Şingal karîgerî silbî ebêt li dahatûwe بێگومان دێ دەرفەتێکا زێدەتر بوو تێرۆریستا پەیدا بیتن و مەترسیە لەسەر خەلکێ سڤیلێ وان دەڤەرا ئەوێت کوماینە چیای و دەوروبەرێت چای ڕادێ مەترسیاکا زێدەتر سەر وە پەیداکەتن و هێزت عێراقێ نە حەشد شەعبی و هێزت ئەمنیەت عێراقێ نەشێن کنترۆلا وا دەڤەرا بکەن بێک و هەفکاریە و هەماهەنگیت گەل هێزت پێشمەرگەی و هێزت ئەمنیەتە هەرێما کوردستانê بکەن بێگومان عێراق تنێ هێزێت وێ نەشێن ku aramiye û parastina wan navçe bikin û aramiye peyda bikin. Ji ber hindê ev e babeteke stratejî û giring e pêtiviye piştî damezrandina hikûmeta nûya Iraqê eger hat û hikûmetek hate damezrandin diviya ev kêşet navbeyna Herêma Kurdistanê û
و حکمت عراق دا بیت چاره سر کرن و بو هندک و خلک و دوراجی پشت راستی که ور بگریتن رکا خوب بزانید کاده ایدی چواشن جانا خول وان دورا بنسر بی هرما کردستان کو رولی ببینیتن تو دورا دا ممکن نینه که او دورا بین پاراستن و اول رأیا هف پیمان آیجی یعنی دولت هف پیمان جی اوی راستیت زانن و گلک کمبونا دا بحثی هاتیه کرن بس او دائما بحث کند بیجن حتی که وكيد بيجن حكمتك العراق بيت دانان بيت دامزراندن و پاشی دل سروی بابتی کار کن بو هندک و پاو بشی و پیگ و پاریوکاریا هزت هرما کردستان و هزت امنیت عراقی که اف امنیت آواده و رابطه پاراستن باشا هر بنسبة شنقالوا كاكسر بس يعني لا نيوترين قسي رجب طيب أردوغان دا سركوماري تورکیا ئاماژەی بەوە داوە کە ئۆپەراسیۆنەکانیان فراوان ئەکەن ئەگەر پێویست بکات دەچنە شنگالیش ئەوەندەیەوە ئاگادار بن ئەگەری بەرکەوتنی یعنی سوپای تورکیا لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە سەر خاکی شنگال هەیە گلک جارا سرکومار ترکیه اف گفه و یدگیرین و ید بحث کرینه و چند سال بحث کتن و دیاره جی هزت پکه که شوازه که دی هبون اول شنگاره یا بردوامه و همه هنگید گل هندک گروپت حشد شعبی رنگ زده تر شوازه که دی تر به آلا و به درشم و به نشان و وکید بیجن بناوی هندک وکیل بین حشدا ایزدی هندک گروپت حشدا ایزدی تواجد و لویر یا هی یا بردوامه و اوان معلومات و اوی راستیه جی رنگل پریکا کانالت یت حوالگیری بو حکمت ترکیه افتشتی رونه یا آشکرای اجبر هنده اف گفه و اف آخفتنه بردوام تیتا گوتن و مگولید بیتن شلای برپرسید دولت ترکیه و سرده و راشنگاره باشا بەر لەوەی بچمە سەرباسی یەکخستنەوە و ڕێکخستنەوە و چاکسازی و پاکسازیەکانی ناو وەزارەتی پێشمەرگە لە نزیکەوە من خانەقینیەکانم دواندووە ئێوە ئاگادارترن لە کاتی لە پێش ڕیفراندەم و لە کاتی ئەنجامدانی ڕیفراندەمیش خانەقینیەکان زۆرترین بەڵێیان بۆ ڕیفراندەمی سربەخۆیی کرد بەڵام دۆخی هاوڵاتیانی خانەقین ئێستا ئێجگار خراپە بەشێکی زۆری خێزانەکان خەریکە خانەقین بەجێهێڵن خێزانەکان لە ڕووی ئەمنیەوە هیچ هەست بە ئەمن و ئەمان ناکەن و هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی پێشمەرگەیش ئەرکی ئەوەیە کە کورد لە هەر جێگەیەک هەبوو بیپارێزێ ئێوە بیرتان لەوە کردوتەوە کە دۆخی ئەو ناوچانە کە ئاڵێم خانەقین بێگومان باسی کەرکووک و خوڕمات و ناوچەکانی دیکەشەکەم هەندێک ئاسایی بێتەوە پێناچیتن سەروبەری حکومەتە عێراقی نوکە و هەلو مەرجت و عێراق تێدا چیتن پێناچیتن نوکە چ تشتێنی لەوان نزیکا ڕووی بدەتن بەس نسبەتە هەرێما کوردستانی ئەرکێ وەیە و بەرپرسیارەتیە وەیە خەلکی خانەقین و دەڤەرێت دیژی یەت کوردنشین دەڤەرێت هەرێما کوردستانی دەرڤەی ئیدارە هەرێمێ خلکی و بیت پاراستن نهو مخابنی و یعنی جبلی وی کودان نخوش او تعداد درباز بنو و تشتکش بو چاره نویسه و هشتا یه معلوم نینه هز داعش جیلوان دورا زدتر یه پیداد بنو ید بنم مترسیل سروانا و رنگ یعنی آوربون وان یان هزر کرن هنده کو جه خوب پیلن و برف دورت هولیر و سلیمانی بین زیادتر مترسیا داعش جیل سروان یاد درست بوده و جبر هنده اف سروبره هنه سروبره که نه سرشتیه و هرما کردستان بسرشتی نازانیتن و ایکش ارکت هرما کردستان اود گل حکمتا دهات یا عراق اوی بابتی وکیل بیجن بگه هنه انجامه کی و اف کشا هنه نابیتن ویشه وی بردوام بیتن اگر بردوام و دریجی بیتن بگمان ده مترسیا ویل سر عراق بخو هبیت و دل سر هرما کردستان جیزه دتر هبیتن باشا
لەبەرەوەی کات زۆر هاوکارمان نییە ئەبێ بچینە سەر باسی چاکسازی و پاکسازی و یەکخستنەوە و ڕێخستنەوەی ناو وەزارەتی پێشمەرگە هەنگاوەکان بەکوێ گەیشتون و چەند خاویان خێراڕۆن. کار تێتەکردن شێوەیەکی بەردەوام چەندین خاڵ بەر بەرنامە و پلانە وەزارەتە پێشمەرگەی و چاکسازیەدا هەنە بەردەوام کاری سەر تێتەکردن. مەشقا پێشمەرگەی شێوەیەکی بەردەوام شلای هەفپەیمانەوە یا بەردەوامە و هەروەسا مەشقا هێزت هەشتێژی شێوازێ وەزارەتە پێشمەرگەی پەیکەلیەتە هێزت وەزارەتە پێشمەرگەی سەرچنی و تێتە ڕێکخستن و بەردەوام کاری سەر تێتەکردن. جبیلی وێ چەندێژی چەندین گۆڕانکاری و چەندین وەکیل بێژن میلاک و هەیکەلێ ڕێڤەبەریەت وەزارەتێ شێوازێکی نوێتر گۆرەی پلانە گونی هاتیە دانان تێتە ڕێکخستن و ئەڤە پرۆسەیە بەردەوامە و پرۆسەیەکە درێژەژی یعنی نه وەسا تەسەور بێتەکردن کو دێ وەختێکی کێم شێن وێ پلانە چاکسازیە یا کو استراتیجی کو 35 خاڵ تێدا هاتینە بەحثکردن پێتیڤی هەم ئیمکانیەتێکی دارایی زۆر هەیە و هەم پێتیڤی وەختیەژی کو وەخت جی هەبیتن کو بشێن ئەوان پێنگاڤە پاوێژن بەس یا گرنگ ئەوە کاکی یادگار کو ئیرادا چارەسەرکردنی و ئیرادا چاکسازیە یا هەی و پشتەوانی یا تێتەکردن لای حکومەتە هەرێما کوردستانی و بۆ هەندێک و ڕێکخستنێکە و یەکخستنێکە باشتر نافێزێت پێشمەرگەیدا بێتەکردن چونکو ئەزمونە مە و مێژووە کوردستانی وەسا سەلمان کو بێی هەبوونە هێزێکە ڕێکخستی و هێزێکە یا مەشقپێکیری و سەر بنیاتێکی زانستên عسکەری و سەربازی یا ئاواکیری بێگومان کوردستان هەمی وەختا دێ بن مەترسیا و گەفادا بیتنش بەر هەندێ ئەڤەش ئەرکێت استراتیجی نەیەت حکومەتە هەرێما کوردستانی کو چاکسازیە و پێسێخستنا پێشمەرگەی بەردەوامی سەر ڤیکاری بەردەوام بیتن. باشە کەواتە ینی جەنابتان باستان لەوە کرد کە 35 خاڵەکە وردە وردە ئەچێتە پێشەوە و کاری تیاکرێ و کارکردن تایدا بەردەوامە. چی سەبارەت بە مەشق و ڕاهێنانی هێزی پێشمەرگەی کوردستان ئایا ئەمەش بەردەوام ئەبێت؟ هیچ گۆڕانکاریەکی بەسەردادێت؟ بەێ ئێکش خاڵێت گرنگ ئەوە و مەشق و ڕاهێنان شێوەیەکی بەردەوام پێتویەت نافێزت پێشمەرگەیدا هەبیتن و نهوب خۆشحالی بە هێزت هەفپەیمانە و مرکزê KTCC بێژنێ سەرپەرشتیا یا مەشق و ڕاهێناناتکەن و خۆلت جۆرە و جۆر شێوەیەکی بەردەوام لە فێرگەهێت مێت مەشقەیەت هەی و ez باردکەم چ فێرگەهێت مێت مەشقێ نینن ku divala bin berdewam xolê têda hey û pêgihandin û fêrkirin ya têda hey ji bilî wê jî hêzê dî jî wekî min gotî yet yeka heştê jî ya dest bi vê karî kirî û li ser şêwazê wezareta pêşmergeyê xwe dubare rêktexne vecareka dî û ev he kare dê şêweyekî berdewam bîtin çunku rastî meşq û rahênan bingehekî esasî ye bû hindê ku tu pişê hêzeka baş û ya rêkûpêk te berdewamî hebîtin. بەڵێ باشە بینە سەر کاتمان زۆر کەمماوە بینە سەر باسی کردنەوەی ڕێگای نێوان ئەوەی پێوتە ڕێگەی پردێ لە نێوان هەولێر و کەرکووک چاوەڕێ ئەکرا زووتر بکرێتەوە بەڵام دواکەوت و ئێستا باس لەواکرێت کە بەر لە جەژنی قوربان ڕێگەکە دەکرێتەوە هیچ ینی شتێکی نوێ لەو بارەیەوە هیچ پێشکەوتنێک هەیە؟ یا ڕاستی بیت ئەف بابەتە زێدەتر پەیوەندیە وەزارەتە ناوخۆ و پارێزگەها هەولێرێ هەی و باشە بەڕێزێت و نوێنەراتیە وەزارەتە ناوخۆ یان پارێزگەها هەولێرێ بکەن زێدەتر سەروی بابەتی باغبن یا کو ئەس ئاگدارم
ڕێککەفتنی تاکسەربەست بەڵێ ئەزانم مەبەستم ئەوەیە زیاتر من لەوەوە پەیوەستی بکەیتەوە قسەکانت کە ئەگەر ڕێگەکە بکرێتەوە هێزی پێشمەرگەی کوردستان یانی لە پردێ لە نزیکتری کەرکووک جێگیر ئەکرێت یانی لە چوارچێوەی ڕێکەوتنەکە باس لەوەش کراوە ڕێک بڕیار وەسایەک و جبەر هەندێک کێشێت تەکنیکی ڕەنگە ینی نەهات بیتەڤەکردن هەتا نوکەت بۆ ڕۆژێت بێت دا ڕەنگە چارەسەر بکەن بەس هێزیت پێشمەرگەی دە عینی لوان جهێت خو مینن جارێ چ ڕێککەفتن نەهاتیەکردن و هێزیت پێشمەرگەی ینی جهێت خۆ بزاوێ پێیان چاڵکیەکی یان بەرە و جهەکی دیترێ هەر دلوان جامینن یەتبەری نوکەلێ بەڵێ جەنابی کاک سەربەست لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان زۆر زۆر سپاس بۆ و کاتەی بە ئێمەت بەخشی سپاس بۆ زانیاریەکانت هەر ساوبی ڕێز و سڵات بووە هەنێ هەر بژین بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات سپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی خۆش